زیاتر لە 18 مانگ بەسەر هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە بە هەڵبژاردننی دیزاینکرا و ناسراوە تێپەڕدەبێت. ئەو پرۆسەیە کە هەر لە سەرەتاوە تەنیا کۆمەڵی دادگەری دانی بە ئەنجامەکەشی و بەو دامەزراوەیەش دانەنا کە لێەوە دروست دەبێت. تەزویر بوو ئەوەشمان بە شتێکی ناحەق و غەدر زانی کە بەرامبەر بە کۆمەڵکرا لە پای ئەوەش قەناعەت بۆ دروستبوونی خەڵکی خۆمان زۆرێک لە خەڵک قەناعەتیان وابوو کە پێویستە بەشداری نەکەین ئەوەش بوو بە هۆکاری دووەم. هۆکاری سێمم کە تەماشای بارودۆخی سیاسیمان دەکرد پێمان وابوو بەم شێوەیە کە پەرلەمان لەدایک بووە ئەم پەرلەمانە ناکەوێتە سەر پێ و سەرخەت فیعلەن هەرواش دەرچوو. هۆکاری چوارم بەڕاستی پێمان خۆش بوو پێمان باش بوو بە زەرورمان زانی کە وەکو کۆمەڵ یعنی هەڵوێست وەربگرین هەڵوێست بنوێنین سیدی وەکو ئەولایەن و تەیاراتانە نەبین کە غەدریشیان لێ دەکرێت بەڵام بە بێ هەڵوێستی دەمێنەوە. چاودێرانی سیاسی هەست بەو مەترسیانە دەکەن کەوا لە ئەنجامی خەمساردی و کەم تەرخەمی دەسەڵاتداران کە خۆی لە پارتی و یەکێتیدا دەبینێتەوە لە هەرێمی کوردستان هەیە. لە ڕاستیدا ئێمە هەمیشە باسی مەترسیەکە ئیقلیمیەکان و مەترسینە دڵۆتەکانەکەین لەسەر زمون و کیانی هەرێمی کوردستان، بەڵام لە ناوخۆی هەرێمی کوردستانیشەوە خۆمان هاوکارێکی گرنگی لاوازبوونی قەواری هەرێمی کوردستانین، بەڵگەش کارانەکردنەوەی پەرلەمان و پێکنهێنانی حکوومەت و ڕێزنەگرتنە لە دەنجی خەڵک. ئەمە لێکەوتەی زۆر خراپی دەبێت بە تایبەتی لە متمانەی هاوڵاتیان بە پرۆسەی دیموکراسی بە پرۆسەی هەڵبژاردن و لاوازبوونی هەرێمی کوردستان لە بەرامبەر بەغدا لە بەرامبەر عێراق. لە 20 تشرینی یەکەم مانجی دەی ساڵی 2024 واتە 1 ساڵ و 6 مانگ و 14 ڕۆژە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوە کە چیتاک و ئێستا پەرلەمان سەرپێ نەکەوتووە و پێش ناچێت سەرپێ بکەوێ. پەکخستن و ئیفلیسکردنی پەرلەمانی کوردستان بەهۆی ململانەی حیزبیەوە و لە هەرێمی کوردستان ئەزمونێکی دوور و درێژی هەیە و لەگەڵ شەڕی نێوەخۆیی نەوەدەکانی سەدەی ڕابردوو دەست پێ دەکات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.